سەبارەت بە بڕیاری دادگای فیدرالی حەقەتەن ئێمە باسیمان کرد کە پێویستە هەنگاوی یەکەم ئەوە بێ کە ئەو نەوت و غازێک کە دەفرۆشرێ شەفا بێ بەڕاستی و گرێبەستانە بهێنرێنە پەرلەمانی کوردستان. یعنی گوتم ئەوە ینی نەکەر ڕۆژنامەنووسێکیان هاوڵاتیەک نەکەر عێراق من پەرلەمانتارێکم لە کاتی خۆیدا کە وەزیریش بوومە لەو کاتیش گوتومە نەکەر ئێستا. ینی بۆ ئێمە ڕوون نییە بەڕاستی ئەم داهاتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بە تایبەتی نەوت و غاز گرێبەستەکانی 50 ساڵەکەی ئەوانی دیکە تەبان بە چ شێوازێک کراوە بە چەند کراوە چۆن دەکرێت داهاتەکەی چەندە. وەڵام پێمە ئەمە پێویستی بە دوو هەنگاو هەیە. یەکەمیان خەڵکێکی شارەزا و پسپۆر لە باری دەستوری و یاسایی ئێمە بێن پیراسەی ئەمە بکەن و بزانین داخوا هەنگاوی پێویستی لەم بارەوە هەرچەند بەڕای ئێمە یانی وەکو هەموو دادەزانن کە تانەری نادرێت بەڕاستی ینی هیچ هێزێک نەبتوانێت تانە لەم بڕیارە بدا. بەڵام کێشەکار ئەوە نییە پێم وایە دادگای فیدرالی کە بەم شێوەیە بڕوا بەڕاستی ینی وەزعی هەرێمی کوردستان زۆر لەوە خراپەتی بەسەر دێنن چونکە ئێستا سێ یاسای دیکەشێ لە بەردەستیان دەیانێت بەڕاستی بڕیار لەسەر بدەن. محکمەی ئیتیحادی ینی بە حساب بڕیاری دەبێت دەستوری بێ ینی لەسەر ئەساسی دەستور و یاسا بڕیاری داوە و پێویستی بەڕاستی بە هەندێک هەوڵی سیاسی شێ بە حەقت بۆ چاکردنەوە ئەوێ ئەم پێشمە هەموو دەمێتەوە سەر خۆمان.